هونەرمەند زیرەکمیرا یەکێک لە هونەرمەند و پەیکەرسازە دیارەکانی کورد و جیهان کە تاوەکو ئێستا خاوەنی 19 خەڵاتی هونەریە و یەکێکە لە هونەرمەندانی کە چەندین پێشانگای هەم لە کوردستان و لە دەرەوەی وڵاتیش کردوتەوە. دیارە بەڕێزیان بەشێک لە پەیکەرەکانیان لە نێو هەرێمی کوردستان و بەتایبەتیش نێو شاری سلێمانی و بەشێک لە پەیکەرەکانیشان لە بەشێک لە وڵاتە دیارەکانی جیهانە تاوەکو ئێستا جانراون و نمایشکراون. لە ئێستا بەڕێزیان سەرقاڵی ئامادەکارین بۆ یەکێکی تر لە کارە نوێەکانیان و بەڕێز زیرەکمیرا ئێستا ڕاستەوخۆ لە هۆڵنداوە لەگەڵ منە. کاک زیرەک سڵاو، لێ بێم کاتت باش بێ. سڵاو، ئەم کاتت باش. سڵاو ڕێزم بۆ هەموو بینەرانی کورسات. سوپاس بۆ تۆ. پێم خۆشە گفتوگۆ بکەین لەسەر نوێترین کارێت، بزانم کارەکە ناوی هەیە و باس لە چیەکات؟ بەڵێ، کارەکە بۆ ڕێکخراوێکی خێرخوازیە کە ڕێکخراوێکی خێرخوازی چالاکە لە هۆڵندا بە ناوی هێڵپۆیە. ڕێکخراوەکە لە بواری ڕێکخراوێکی مرۆییە و بۆ یارمەتیدانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت و خاوەن لێ قەوما و بە شێوەیەکی گشتی ڕێکخراوێکی مرۆڤ دۆستیە لە ناو 22 هونەرمەندا بە خۆشحاڵیەوە پرۆژەکەی من قبول کرا و لەم 2 ڕۆژ بەر لە ئێستا لە مەراسیمێکی ئاهەنگ ئامێزدا لەلایەن پارێزگاری ئەم شاریکەلی ئەژێم بە ئامادەبووان ناسێندرا کە بۆ من جێگای خۆشحاڵی بوو. باشە، بەڕێز زیرەکمیرا هەمیشە بە شێوازی جیاواز و بە بیرۆکەی جیاواز گزارش لە هونەرەکەی خۆی ئەکات، یاخودۆ بابەتێک کە ئەوێت بە هونەر گزارشتی لێ ئەکات. ئەم جارە کارەکە گزارش لە چی ئەکات و چۆن ئەو بیرۆکەیە بۆ ئەو کارە گونجا؟ لە ڕاستیە خۆی بۆ خۆی کەمێک کاتێک کە شارەوانی یاخود لاینی پەیوەندیدار ئەگەر باسی ئەوروپا بکەیت، کاتێک کە داوای پرۆژەیەکت لێکات، کۆمەڵێکی یاسا و ڕێسای خۆی هەیە کە ئەبێ لەو چوارچێوەیە بێت. بۆیە کەمێک ئازادیەکان لێ ئەگرێتەوە، وەکو ئەوە نییە کە خۆت خاوەنی بیرۆکەکەیت، ڕاستە خۆت خاوەنی فۆرمە هونەرێکەی، بەڵام تۆ ئەبێت بە لەژێر یاسای ئەو ڕێکخراوە یاخود شارەوانی یا پارێزگار لەژێر یاسای ئەوانە کارکەیت، بەڵام ئازادیت لەوەی کە چۆن تەکنیکەکەیت یاخود جیاوازتر ئەتوانیت لە هونەرمەندەکانی تر، چکە لێرە زۆربەی کارەکان بەڕاستی لە ڕێی پێشبڕکێوە ئەڕوات یاخود لە ڕێی ماکێت تەقدیمکردنەوە ئەڕوات. بۆیە کەمێک قورسە تۆ یا زەحمەتە ئەبێ بە شێوازێک کاتێک کە تۆ بتوانیت ئەو پرۆژەیە بەدەست بێنی بەڕاستیەکەی. بۆیە من ئەلەم پرۆژەیە ینی وێنەیەکی تابلویەکی مایکل ئەنجلۆم کە لە فاتیکان لە یەکێک لە کلێساکان نەخشاندوێتی، هەمان دوو دەسم هێنایەوە، بەڵام بە شێوازی هەڵواسرا و ئەگەر سەیری فۆرمی چوارچێوەکە بکەن، فرێمەکە بکەن، فرێمەکە ینی ئەگەر ئەو پرۆژێ بە قەبارەی 2 مەتر بێت، بە ستەیجەوە ئەبێ بە 3 مەتر، یعنی تەنها لەسەر یەک نوگ وەستاوە. بۆیە ئەم تەکنیکە بۆ هۆی بردنەوەی کارەکەی من لە هەموو کارە هونەریەکانی تر. باشە، لە دەستپێک ئاماژت بۆ کرد کە کارێکە تایبەتە بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت. پێم خۆشە بزانم کە ئەم دوو دەسە چۆن گزارش لەو بابەتاکەن. بەڵێ، دەسەکە ئەگەر بیبینی تەمیشە دەستێک ئەگرێت بۆ دەستگرۆییە یاخود یارمەتیدانە، ئەوە نییە. بۆیە هەر وەکو وتم ئەو فۆرمەی کە لە کارەکەی مایکل ئەنجلۆیە هەیە، دقیقاً ئەو حاڵەتەیە کە پەروەردگار دەستی درێژ کردووە بۆ یەکێک لە ماسنجەرەکانی کە ئەوێت یارمەتی باد یاخود ڕایکێشێ. باشە، کاک زیرەک بێگومان کارکردن لە پەیکەرە کۆمەڵێک تەکنیکی تایبەتی هەیە و بەڕێزیشتان ساڵانێکی زۆرە لەم بوارەیە جێپەنجەتان هەیە. پێم خۆشە بزانم کارکردن لەسەر ئەم پەیکەرە بەم قەبارەیە و دواتر گۆڕینی بە هەمان شێواز بۆ پەیکەرێکی گەورەی 2 مەتری ئەم کارە چۆن ئەبێت، ماتریالەکان چۆن ئەبێت، ئایا بە هەمان شێواز ئەبێت، بە هەمان ڕەنگ ئەبێت؟ لە ڕاستیە من لەسەر یەک شت کە کۆک بووم یاخود پێشوەخت کاتێکە پیان ڕاگەیاندم کە کارەکەی من هەڵبژێردراوە، من یەک مەرجم هەبوو لەوەی کە دەستەکە نابێت ریالیتی بێت دقیقاً، یعنی ڕاستە من لە ماکێتەکەی وا دروستم کردووە، بەڵام ئەوەی کە بۆ من گرنگە کە دەستەکە ئەبێت کەمێک ئەبستراکت بێت یاخود کەمێک جیاوازتر بێت، نامەوێت دقیقاً 2 دەسی
گەورەی وەکو دەستی ڕاستی مرۆڤ دروستکەمەوە ئەوانە هەڵبەت ئەوە جارێکی تر ئیزافەتەن کە ئەویان زۆر پێخۆش بوو و زۆر بۆیان جێگەی سرنج بوو ینی ئیزافەتەن لە ڕاستیە ئەوان ئەوەی کە گرنگە لێرە ینی کەمێک سیستەماتیک ترن لە کوردستان نەک کەمێک دەتوانم بڵێم زیاتر بەداخەوکە هیوادارم ڕۆژێک لە ڕۆژان لە کوردستانش بە هەمان شێوە کار کرێت هونەرمەندەکە لە ڕاستیە هیچ حەقی هیچ شتێکی نییە لە ڕاستیە بەس تەنها ئەوەیە خۆیان بودجا خۆیان کەرەستە بە هەرچ کەرەستەیە کە ئەوان پێیان باش بێت پێم وا بێت ئەم کارە لە بڕۆنسە کرێت بەڵام بۆ خۆیان ڕۆن لەگەڵ کۆمپانیەکە ئیتیفاقەکان کۆمپانیەکە خۆی بە هەموو کارەکان هەڵەسێت کە ئەوە تایبەتە بە بڕۆزکردن لە دوای ئەوەی هەڵبەت کە من دەستەکەم دروست کردەوە بە قەبارەی گەورە هەڵبەتە یاخود فرێمەکەم دروست کردەوە بە قەبارەی گەورە ئەوان ئیتر من هەروەندەم لەسەر تا قاڵبەکەیەکەم بەڕاستێکی لە دوایەوە کۆمپانیەکی تایبەتێت بە برۆنز خۆی دایە ڕێژێتەوە هیچی هونەرمەندەکە پێوی سەرقاڵ نابێت وەکەوەی کە سەرقاڵبوونیەکی زیایە بەڕاستێکی چکۆ کاری کارگەیەکە کاری کرێکارە بەڕاستێکی نەگەیشی هونەرمەند بە هەمان شێوە بۆ ستەیجەکەی بۆ قاعیدەکەی بە هەمان شێوە کۆمپانیەکی تایبەتەیە کە یەت زەرعی ئەرزەکە ئەکات ئەبێت چۆن بێت ئەبێت قورسایی پێکەرەکە چۆنە هەمووی لایەنی معنی بە خۆی یان ئەم کارانە ئەکەن هونەرمەندەکە ئەوەندەی لەسەرە بیرۆکەکە تەقدیمەکات بۆی دەرچوو بیرۆکەکە هەمان ئەو بیرۆکە یاخود بە تەکنیکێکی جوانتر گە لە خزمەتی کارەکەی بێت گۆڕانکاریەکی جوانترەگە لە خزمەتی کارەکەی بێت دروستێکات و قاڵبیەکات و دوای کۆمپانیە گیەت قاڵبەکانە بات و هەموو کارەکان تەواوەکەن و تاکۆی هەڵبەتا بێت لەژێر چاودێری هونەرمەندەکە بێ بەس ئەوەی کە من ئەو هامەوێ بەڵام هونەرمەندەکە دەستی شتێک نادات بەڕاستی دانانی پەیکەری زیرەک میرە نوێ نیە لە وڵاتانی دەرەوە و بێگومان لە چەندین شوێنی دیاری جیهانە ئێمە پەیکەری بەڕێستانە بینین بەس پێم خۆشە بزانم ئەم جارە کارکردنی تۆ بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت و لە هۆڵندا ئەم جارە چێژێکی بەکارەکە بەخشی و چاستێکی لای تۆ دروست کرد وڵا بێگومان خۆشە تۆ لە کاتێکە یعنی ئەتوانم بڵم دووجار خۆشەیەکی کانەوەیە کە تۆ بۆ خۆت سەرکەوتووەبی لە پرۆژێکی هونەریە لەناو چەندین هونەرمەندی هۆڵندیە و ئەڵمانیە دوو هونەرمەندی ئەڵمانیش تیادا بەشدار بوونە هونەرمەندێکی کورد تیا بەشدارە بێت و ئەیباتەوە دومیان ئەوەیە کە تۆ بینیت کۆمەڵێک کەسی هاندیکاب یاخود خاوەن پێداویستی تایبەت ئەبێ بە لۆگۆی ئەوان یاخود ڕۆژانە سەردانی ئەو ڕێکخراوەکەن یعنی ئەوان پێی دڵخۆشن یا ئەمە بۆ خۆی ئۆتۆماتیکیان ئەبێت بە دووجار خۆشحاڵی لە ڕاستیە باشە کارکردنی هونەرمەندێکی کورد و هەروە و کێوەرکەیە کە ئاماژەت پێکرد لە سەرەتاوە و دواتر بردنەوەی تۆ بۆ دروستکردنی پەیکەرەکە ئەمە تا چەند جێدڵخۆشی بوو بۆ تۆ بۆ جوانترکردنی کارەکەش وڵا بێگومان زۆر جێگای دڵخۆشیە ئەلبەتە ئەمە دووەمین جارە کە من لە پێشبڕکەی هونەرمەندانە ئەی بەمەوە یاخود نەکبردنەوە ببوورە کارەکەی من بە کارەکەی من هەڵەبژێردرێت لە 2019 بەڵێ لە 2019 کە بۆ جاری یەکەم بەشدار بووم لە پێشبڕکەیەکە بە هەمان شێوە کارەکەی من هەڵبژێردرا ئەویانم بە قەبارەی 3 مەتر ئەنجامما لە هەرێمی فریسلاند کە بە ناوی ژن و ڤیۆلینە ئەمە بۆ جاری دووەمە کە من لە پێشبڕکەیەکی شارەوانەکانە کە کارەکەم هەڵەبژێردرێت بێگومان زۆر جێگای دڵخۆشیە کاتێک کە تۆ هەندێک جار سیرتە کرد کە تۆ ینی بەداخەوە کاتێک کە ینی ئەم قسەی عەزیەتمە ینی من بەڕاستێکی تەمەنامەکرد هەردوو کارەکە لە نیشتیمانەکەی خۆم بووە لە وڵاتەکەی خۆم بووە زۆر بەڕاستگوۆیە ناقسەیەکەم بەڕاستێکی کاتێک کا بینیت لە نیشتیمانەکەی خۆتەوەکو پێویستە ڕێز لە کارە هونەریەکانت ناگیرێ یاخود لایەنی پەیوەندیدار نایەت بەدەم کارە هونەریەکانتەوە ئەبینیت هەرمان هونەرمەند و هەمان بیرۆکە و هەمان هونەرمەند لە شوێنێکی تر و لە لۆکیشنێکی ترە کارەکانی ئەبێتە جێگای قوبوڵی شارەوانەکان یاخود پارێزگای ئەو پارێزگاکان کامە بێگومان دوو دیوێکیانەوەی خۆشحاڵیە دیوێکیانەوەیە کە بەڕاستی بێتاقەتە بینیسان کاتێک کە خۆ منەرەوە بووم لە وڵاتێکی خۆم تا بگرە دڵسۆزتر و چاکتر کارمە کرد بۆچی لەوێ وا بوو بۆ لێرەوانیە وەکۆ ئیسیکای بینی کە دەیان هونەرمەندی پەیکەرساز شێوەکاری زۆر باشمانێ لە کوردستان بەڵام بەداخەوە وەکو پێویست دەستگرۆیی ناکرێن وەکو پێویست بەداخەوە ڕۆشنبیریی هونەری
ڕۆشنبیریی هوەری لای ئێمە زۆر لاوازە بەڕاستی هیوادارم لە ئایندەدا یا لە ساڵانی داهاتوودا ئەو ڕۆشنبیری هوەریە گەشە بسەنێتەوە ئێوە شۆک و لایەنی ڕاگەیاندن پشتی شێرتان بەرەکەوێت لەوەی کە کۆمەلگا ڕۆشنبیرکەن یاخود کۆمەلگا بە ئاگا بێنەوە لەوەی کە هوەری شێوەکاری و لە ناوی شێوە هوەری پەیکەرسازیکە بۆ خۆی مێژوویەکە کە لەسەر شەقامەکان دادرێت نەوە دوایینەوە توانێت ئەم مێژووە بخوێنێتەوە بەڕاستیەکی ینی من ئەویستم ئەوە بڵێم کە بەداخەوە کە ئەگەر هەموو هەرێمی کوردستان بگەڕیت زۆر بەداخەوە کە نابینی پەیکەرێکمان هەبێت تەمەنی 50 ساڵ بێت بەداخەوە مێژۆکە زۆر نزیکە ناڵێم 100 ناڵێم 200 کە ئەلێرە لەسەر زاداکان و لەسەر شەقامەکانی بینی یعنی بۆ لە وڵاتەکەی منان نەبێت لە کاتێکە هونەرمەندی زۆر باشمانی هونەرمەندی زۆر لە من باشتر شێ بەڕاستیەکەی باشە پرسیاری کاری ئایندەترە لە ناگەم بەس پێم خۆشە بزانم کەی دەسەکەی بەم کارە بە قەبارە گەورەکەی بەڵێ وەڵا لە ئیستایە دەسم پێ کردووە شوێنی تایبەت بە دروستکردنی پەیکەرەکەیان بۆ ئامادە کردووم کارسی تایبەت بە دروستکردنی پەیکەرەکە هەمووی شارەوانی ئامادەی کردووە چەند شتێکی بچووک ماوە بۆی کە دەست پێ بکەین بەڵام وەکو ماتریالەکان و کۆکردنەوەی ماتریالەکان و پرۆجێکتەکان کڕاو و بەشی زۆری هەموو ئەو شتە ئەو پرۆجێکتانی یاخود ئەو کەرەستانی کە پێویستن بۆ مەرحەلی سەرەتایی هەمووی ئامادە کراوە ئەتوانم بڵێم لە 190 ئامادەکراوە چەند شتێکی بچووک ماوە خۆی بۆ خۆی ئەمە دەست پێکردنی کارەکەیە بە هیوای بەردەوامی و کاری باشتر و کاری جوانتر سوپاس بۆ بەڕێز زیرەک مینە هونەرمەند و پەیکەرساز کە لە ڕێی سکایپەوە لەگەڵمان بوویت سوپاس بۆ بەڕێزە